विश्व पर्यावरण दिवस की बहुत बहुत शुभकामनाएं। دەسەڵاتی پارتی ڕەگەزپەرستی بەهاراتیە جاناتە و پەرەسەندنی بە بەرنامەی ئیسلامۆفۆبیا لەلایەن ناریندرا مۆدی سەرۆگۆزیرانی هیندستانەوە ڕۆژ لە دوای ڕۆژژیانی موسڵمانانی ئەو وڵاتەی بەرتەسە کردووەتەوە و کوشتنی ڕەشەکوژانەی موسڵمانان و وێرانکردنی ماڵ و بازاڕ و مزگەوتی ئەو پێکاتە گرنگەی وڵاتەکە بووەتە دیاردەیەکی ترسناک. بۆیە چاودێران داواکاری دادگای باڵای ئەو وڵاتە بۆ داوای لێبوردن بە چاوەشەکارانە ناودەبن و چارەسەری ڕەگەزپەرستی دەسەڵاتدارانی ئەو وڵاتە ناکات کە وەکو ستراتیژ پەیڕەوی دەکەن. دادگای باڵای هیندستان داوای لە نۆپۆر شارمای وتەبێژی پارتی بەهاراتیە جاناتا کرد بە فەرمی داوای لێبوردن لە هەموو گەلی هندی بکات کە بێڕێزیەکانی بەرامبەر پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بووەتە هۆکاری ناڕەزایی بەرفراوان و قەیرانی دیپلۆماسی لەگەڵ وڵاتانی عەرەبی و ئیسلامی. دادگاکە وتانی بەوتەی بێئابڕوانە ناوبرد کە تەنیا بێژەرەکەی لێی بەرپرسە و دەبێت داوای لێبوردن بکات. ئەم بڕیارەی دادگای باڵا دوای ئەوە هات نزیکەی 20 وڵاتی ئیسلامی بانگێشتی باڵیۆزیە وڵاتەیان کرد و ناڕەزایی توندیان پێڕاگەاند و لە چەندین وڵاتی ئیسلامیش خۆپیشاندانی گەورە ڕێکخرا سەرەڕای بەردەوامی گرتن و کوشتن و ڕوخاندنی بازاڕ و مزگەوت و خانوبەرەی موسڵمانان. پارتی دەسەڵاتدار لەژێر ئەو گوشارە دیپلۆماسی و جەماوەری موسڵماناندا ئەندامەتی وتەبێژەکەی هەڵپەسارد. پێگەی میدل ئیست ئای بەریتانی بە بڵاوکردنەوەی وتارێکی ژنە چالاکی مەدەنی لادی دەفەرزانە کە جەختی لەوە کردوێتەوە لە دوای دەسەڵاتی پارتی بەهاراتیە جاناتا و هاوپەیمانەتی بەهێزی لەگەڵ قاوارەی زایانستی، سیاسەتی کوشتن و داگیرکردن و وێرانکردنی مڵک و ماڵی موسڵمانانی هیندستان پەیڕەو دەکات بە هەمان شێوەی وێرانکاری لە فەڵەستینی داگیرکراودا. ناوبراو دەڵێت لە دوای سەرکەوتنی ناریندرا مۆدی لە ساڵی 2014دا پرۆژەی هیندستان تەنیا بۆ هندۆسەکان هێدۆتفا کراوەتە استراتیژ و وەکو دوژمنی استراتیژی لە بوونی 200 ملیۆن موسڵمان لە وڵاتەدا دەڕوانرێت. بۆیە قڕکردنی موسڵمانان استراتیژە و ئەگەر مۆدی هەلی ئەوەی دەست بکەوێت ئەنجامی دەدات. تەنانەت فەرزانە ئاماژە بەوە دەدا ئیسلامۆفۆبیا تەنیا استراتیژی ڕاستڕەوان نییە بەڵکو گشت لایەنە ئایدۆلۆژیەکان بە پێچەوانەی جیاوازیە ڕووکەشەکانیان وەکو دوژمن لە موسڵمانانی وڵاتە دەڕوانن. هەر بۆیە هەمووان کۆکن لە قەدەغەکردنی باڵاپۆشی ئەفرەتانی موسڵمان و تەنیا موسڵمانانیش بە هێمای تونڕەوی ناو دەبن. ئەو بابەتە لە بزودنەوەی هەندۆتفا دوور دەخەنەوە. بابەتەکە ئایدۆلۆژی و استراتیژیە و بەهاراتیە جاناتا ناتوانێت دەستبەرداری بێت.